هەموو کتێبە زانستیەکان دەڵێت ئاگات لە گەشت بێت. گەشت یانی چی؟ تراڤڵ، یعنی شوێن گۆڕین. باشترین خزمەت بۆ مناڵ شوێن گۆڕینە. با بە زمانێکی تر بڵێن مناڵێک خەڵکی کارێزە وشکە لە بینی مەکتەبەکە و ماڵیان هەمووی 2 کۆڵان هەیە. ئەگەر ئەم 4 مانگەی هاوین هەنێ شوێنی تر نەبینێت چاوی ناکرێتەوە، مێشکی ناکرێتەوە، چێژ وەرناگرێ. با لە ماڵەوە هەرچی گۆشت و پڵاو هەیە بۆی داوێنی، با لە ماڵەوە هەرچی لەعابە هەیە بۆی بکڕی. بەس ئەم مناڵە مێشکی جەنجاڵ بووە و بێتاقەت بووە لەم 2-3 کۆڵانە. بۆیە گەشتی پێ بکە بۆ لادێکەی خۆتان، بۆ شارەکەی خۆتان. شەرت نییە گەشت ئیلای سەر بەڕێزەگەڵێت وەسەی لەم ڕێبات لە منە لە تێری قساگا من پارەی فیزەم لەکوێ بوو. کاکە بیبە بۆ لادێکەی قەرەداختان، بیبە بۆ سەنگاو، بیبە بۆ تەوێڵە و بیارە، بیبە بۆ پارچێک، بیبە بۆ باخێک، بابە بیبە بۆ قەبرستان و بۆ نمونە فاتیحایەک لەگەڵ خۆتا بدا بۆ لەسەر ڕوحیانەتی دایە و باوە، بیبە بۆ عەلوەکە، بیبە بۆ مەیدانی حەیوانەکە. ئوستاز تۆ لە بیرتانە ئێمە باوکمان ئەمانی برد بۆ حەیوانەکان، من نەگەشتمە شەشی ابتیدایی هەموو حەیوانەکانم جیا کردەوە. ئێستا ئافرەتێ پێم وتەوە چیوتێتی وا بزانم مەڕە، یعنی بەرخ و مەڕ و کار و بزن و هەمووی لە یەک جیا ناکاتەوە. گوێرەکەی بیرودێتی و مانگای بچووکە، مانگای بچووک یعنی نازانێت گوێرەکە چیە، وشەی گوێرەکە نێبیستووە بەسەڵێ مانگای بچووکە. بۆ لە بەرۆی کە شوێنگۆڕکەیەک نەبووە لە کچەکەیان لە کوڕەکەی کاتە خاڵی یەکەم گەشت زۆر گرنگ و موهیمە. وەکو بۆیە باسم کرد لە قەبرستانەوە بیگرێ هەر چێژی خۆی هەیە و سوودی لێ وەرەگرێ. هەتا بەڕێزێک ڕۆژێک ئەیبا دەڵێ دکتۆر لە سلێمانیم ڕۆژە مناڵەکەمە من بۆ عەلوەکە بیبە بزانە عەلوە چییە، بزانە جوملە فرۆش چییە، بۆی ڕەزالەت و نەهامەتی ببینێ، بۆی بزانێ عەلوەکە و خەڵکە چۆن پارە پەیدا دەکات، چۆن پیکابێک بۆ نمونە سڵقەیەنێت هەموو پیکابەکە بای 50,000 دینارە 60,000 دینارە کە ڕەنگە ڕەنجی 3 مانگ 4 مانگی بێ. بیبینێت لەوێ بزانێت چۆن خەڵک بە جوملەشتە کرێ و دوایی بە کیلۆ کیلۆ ئیفرۆشێ و تەرتیبات و بۆنە.